هەسە بەڕێت بە سەردانی سەرۆکی حکوومەت و شاندی و باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق. بەڕێز ڕێبوار هادی سڵاوتان لێبێ، ئەم کاتتان باش. بۆچوونی جیاواز هەیە، بە تایبەت بۆچوونێکی باشێ دەوترێت کە دەتوانرێت ئەم سەردانە زۆرینەی زۆری کێشەکان چارەسەر بکات. بۆچوونی ئەوە چێ لەم بارەیەوە؟ بەدڵنیاییەوە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسعود بارزانی کە دێتە بەغدا لە بۆ دانیشتن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی و لایەنی پەیوەندیدارەکان بە تاکید پێگەی جەنابیان وە ئەو دانیشتانی کە ئەنجامی دەدا لەگەڵ ئەو لایەنە نیکە تایبەتن بابەتی بوجە و لایەنە سیاسەکانی دیکە ئەکید کاریگەری خۆی هەیە و ئێمە پێمان وایە دەتوانێت لە ماوەی ئەو سەردانەدا زۆر گۆڕانکاری لە ئەو بۆ بیر بۆ چونانێک کە هەیتیان لە سیاسەکاندا بکرێت و چاوەڕێ دەکەین ئەوڕۆ لە نتیجەی سەردانەکە نتیجە ئیجابی هەبێت ئینشاءالله. بەڵێ، ئەوەی ئەمڕۆ بێراوە لە بەغدا یەک دەنگی و کۆدەنگیەک بووە لە نێوان فراکسیۆنەکانی کورد لە بەغدا لە کاتی پێشوازیکردن لە شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان. پێتان وایە ئەمە کاریگەری دەبێت لەسەر لایەنە سیاسەکانی عێراق کە هەست بەوە بکەن کورد یەکدەنگ و یەکگرتووە ناتوانن وەکو ڕابردوو بەخواستی خۆیان جوڵە بکەن و بڕیار بن؟ بەدڵنیاییەوە یەکدەنگی کورد قووەتێکی گەورە دەداتە هەرێمی کوردستان و هەروەها قووەتێکی گەورە دەداتە نوێنەرانی کورد لە بەغدا لە ڕۆژانی تێپەڕاندنی یاسای موازنەی عێراق لە پەرلەمان ئەگەر کورد بە یەکدەنگی بیتوانی وایە لە بابەتی موازنە گفتوگۆ بکاتەوە هەروەها لە ڕۆژی دەنگدان بیتوانی با یەکدەنگ بێ، بەتاکید نەتایجەکان باشتر دەبوون و لە هەموو بابەتەکانی دیکەش نەکە لە بابەتی بودجە لە هەموو کێشانەی کورد کە هەیتی لە بەغدا ئەگەر کورد بە یەکدەنگی گفتوگۆ بکات لەگەر لایەنە عەرەبیەکان و لایەنەکانی دیکەی عێراقی بێت دڵنیاییەوە نەتیجەی باشتر دەبێت. لەو لایەنە باشانی ئەو سەردانی ئەوڕۆ ئەوەیە کە هەموو لایەنەکان لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتن لەوەی دانیشتن لەگەڵ لایەنەکانی دیکە بکەن و بەناوی کورد. بەڵام بەڕێز ڕێبوار هادی پێتان وانە تا ئێستا کە یاسای بودجە خۆی جێبەجێ نەکراوە بەشی هەرە زۆری پێیوەستە بەوەی حکوومەتی عێراق خۆی نەیویستوە جێبەجێ بکات، ڕەنگە ئەوەندەی پێیوەست بووە بەوەی حکوومەتی عێراق خۆی نەویستەوە نەشی پێیوەست نەبوو بێت بە یەکدەنگی کوردەوە. بێگومان گرنگە یەکدەنگی کورد لە ماوەکانی ڕابردووە کاتی یەکدەنگ بۆ گرفتەکان کەمتر بوون، بەڵام پێتان وانێ بەشێکی پێویست بۆ بەوەی حکوومەتی عێراق بە تایبەت وەزیرێکی وەک وەزیری دارایی نەیویستووە ئەمە بکات. بەڵێ نەک من هەموو خەڵک ئەوەی کە شارەزای یاسایەک شارەزایانی یاسا و ئەوانەی شارەزاین لە قانونی موازنە ئەوە تاکید دەکەنەوە کە ئەوە لایەنی حکوومەتی ئیتیحادیە با بڵێن یاساکە وەکو خۆی جێبەجێ ناکات، چونکە لە یاساکە داوازەها پشتی هەرێمی کوردستان دیاری کرایەوە هەموو ئەو التزامانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە لە یاساکە داهاتووەوە. هەرێمی کوردستانیش بەجێری ئەو راپۆرتانەی کە هەیە هەموو التزامانەی خۆی جێبەجێ کردووە، بەڵام ئەوەی کە ئێستا ڕێگری دەکرێتن پێمان وایە زیاتر لە بابەتەکە بابەتێکی سیاسیە لەوەی بابەتی ژمارە بێتنەوەی کە هەندێک لایەن باس دەکەن. بەڵێ ئێمە بڕێمان وایەکەوە حکوومەتی ئیتیحادی ئەوەی کە هەیە ئێستا نایەوێت یاساکە وەکو خۆی جێبەجێ بکات و بابەتەکەش تەوان کاریگەری سیاست هەیە لەسەر ئەو بابەتە لەوەی ئەگەر کورد وەکو تازە بەڕێزیشت باس کرد ئەگەر بە یەکدەنگ گفتوگۆ بکات لەگەڵ لایەنەکانی دیکە بەدڵنیاییەوە کاریگەری و قووەتی کورد باشتر دەبێت لەو بابەتە و ئینشاءالله دەتوانرێت باشتر ئەو مەلەفە بستە پێشەوە نەتیجەی باشتریشی هەبێت. بەڵێ، ئەوەی لە ماوەی ڕابردووە باس کراوە هۆکاری سەرەکی لە ناردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان بە تایبەت موچەی هەرێمی کوردستان دەوترێت تەیب سامی وەزیری دارایی عێراق، بەڵام ئەکرێ وەزیرێک بە تەنها لە بەرامبەر سەرۆک کۆمار جێگری سەرۆک وەزیران وەزیری دەرەوە بریکاری وەزارەتی دارایی نوێنەرانی کورد پێم وابێ نزیکی 500-600 پۆستی تری کورد لەوێ نەیانتوانێم کێشەیە چارەسەر بکەن. بۆ بەڕێزم بابەتەکە شخصی نییە، کەسێک بەتەنها ڕێگر بێتن و پێوە بخوێنەوەی تایبەتی هەبی لە بۆ قانونی موازنە پێوابی کە حکوومەتی هەرێمی کوردستان التزاماتی خۆی جێبەجێ نەکردویان ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستان نانێرێتن. ئەگەر لایەنە سیاسیەکان و نوێنەری لایەنە سیاسیەکان بێ وەزیری دارایی بەتەنیا بەچی شێوەیەک دەتوانێت ڕێگری لەو بابەتە بکات. پێم وایە بابەتەکە بابەتێکی سیاسیە و زۆربەی ئەو لایەنانەی کە لە پێکهاتەی حکوومەتن ئێستا ئەوان پشتگیری ئەو وەزیرە دەکەن بەو شێوەیە و ئەو لایەنە کوردیانش کە لە بەغدان بابەتەکە ئەوە نیە چەند وەزیری کورد بەرامبەر بە وەزیری مالیە یان چەند نوێنەری کورد
بەرامبەر بە وەزیری مالیە بابەتەکە هەر لایەنە و تەمسیلی کوتلە سیاسیەکەی خۆی و پێکاتەکەی خۆی دەکاتن ئەو بڕیارێکی سیاسی و پێ لە ئێتلافی ئیداری دەولەت پێویستە موناقەشەی جددی لەسەر بکرێت ئەگەر هاتوو لە سیاسیەنەوە بابەتە چارەسەرکرانە وەزیری دارایی ونا کەسێکی دیکەش دەتوانێت ڕێگربی لەو بابەتە کاتە دەتوانین بڵین کۆبنەوە لەگەڵ سێسەرۆکایەتەکەی عراق چەند گرنگە ئەوەنەش لەگەڵ سەرکردەی لایەنە سیاسیەکانی عراق گرنگە بەدڵنیایەوە خۆ سێسەرۆکایەتەکەی هەرێمی سێسەرۆکایەتەکەی عراق سەرۆکی حکوومەتی ئیتیحادی نوێنەری لایەنە سیاسیەکانی پێکاتەی شیعە لە عراق و هەروەها سەرۆکی پەرلەمانی عراق مەجلیسی نوابی عراقی ئەویش نوێنەری زۆربەی لایەنی سوننەیە لە عراق کەواتە ئەگەر دانیشتن لەگەر سێسەرۆکایەتەکە و دانیشتن لەگەر لایەنە سیاسیەکانی دیکە بکرێ ئەوە ڕێی لایەنە سیاسیەکان وەردەگیرێت لە کۆتاییدا ئەگەر بڕیارەکە درا بۆ بابەتیان ڕێکەوتنی کرا لەسەر ئەو بابەتە ئەوە ناوەزیری دارایی و نە هیچ وەزیرێکی دیکە توانێت بە حجەیەوەی کە یاسای نیە ڕێگری لە ناردنی بودجێ هەرێمی کوردستان بکات بەڵێ لەبارەی ئەوەی دەوترێت دەتوانێت بەشێکی زۆر لە کێشەکانی نێوان حکوومەتی عراق و هەرێمی کوردستان چارەسەر بکات پرۆژە یاسای نەوت و گازە لەمایە چی کراوە کورد بە تەمایە چی بکات بۆ ئەوەی ئەمەشی بەسەراتیە نەپەڕێ وەکو یاسای بودجێ یعنی بابەتی بەسای بودجە هەر بۆ ڕوونکردنەوەی بەڕێزە زۆر جار جەمالە دەبێت بابڕێ لە ڕاگەیاندنەکانکەوە و بابەتە فێر لە نوێنەرانی کوردکرایان فێر لە کوردکرا لە بەختان پێم وانە ئەو کاتی یاساکەش تێپەڕی لە ڕۆژی تێپەڕانی یاساکەم ئەومان ڕێگەانی ئەومان دووپات کردەوە کە فێر لە کورد نەکرایە فێرکردن ئەوەیە شتێک بەسەردا تێپەڕی تۆ هەستی پێ نەکەی نەزانی ئەو شتە هەیە ئەمە دەمانزانی هەیە بەڵام بە زۆرینەوە بە کەبینەکە لە پەرلەمان تێدەپەڕی مانای ئەوە نییە ئەوە فێرکردن بیتن و بەسەر ئێمەدا تێپەڕی بن و هەستمان پێی نەکردو خۆ مادانەی کە لەناو قانونی موازنەدا هەیە کاتی خۆش ئێمە بابڵێنی ئەترازمان هەبوو لەسەری بەڵام زۆرینەوە کەمینەی پەرلەمان و تەواو نەبوونی مؤسساتی دەستوری لە عراق مؤسساتی فیدرالی لە عراق ئەوەیە کە نەماتوانین ڕێگری بکەین تێپەڕاندنی ئەو یاسایە و بابەتی نەوت و غازیش بە هەمان شێوە ینی شتێک نییە بڵێن بەسەر ئێمەدا تێدەپەڕی و نازانین و دوایی هەستی پێ دەکەین نەخێر ئێستا گفتوگۆکان لەسەر ئەو بابەتە بەردەوامە و جارێ نەگەیشتیتە ئەوەی ینی بابرێ مەرحەلەی ئەوەی کە وەکو مەشروع پێشکەش بە پەرلەمان بکرێت تەنها حکوومەتی ئیتیحادی و لەگەر وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتنەکانیان هەیە حەسەب ئەو معلوماتانی ئەمن هەمەلو ئامادەکردنی پرۆژە یاسایەک با بڵێن مختەڕەح مسودەیەک سەرەتا ڕۆژنووسێک ئامادە دەکرێت ئەو ڕۆژنووسە دەدرێتە ئەنجومەنی وەزیرانی عراقی فیدرال لەوێ دەنجی لەسەر دەدرێت دەبێتە پرۆژە یاسا و پرۆژە یاساکە دێتە پەرلەمان و لە پەرلەمان کاری لەسەر دەکرێت بەجێرە ئەو ئیزراعەتی لە بۆ تێپەڕاندنی هەر یاسایەکە بەڵام ئێستا ئەوەی کە هەیە تەنها ئامادەکردنی ڕۆژنووسەکەیە کەواتە نەگەیشتە مەرحەلەوەی کە ببێتە پرۆژە یاسا و بگاتە پەرلەمان ئێمە دەبێت ئەو پرسیارە لە لایەنی حکومی بکەین ئایا لە چێ قۆناغێکە ئامادەکردنی ئەو پرۆژە یاسایە بەڵام پێتان وانێ دواتر ڕەنگە وەکو پرۆژە یاسای بودجەویش دەستکاری بکرێت لە نێو پەرلەمان دەزانی بابەتی نەوت و غاز بابەتێکە لە دەستور باسی لێوە کراوەوە ئەو مافانەی کە هەرێمی کوردستان هەیتیانیان با بڵێن هەرێمەکان هەیتیان لە مادەی 112 بە ڕوونی باسی لێوە کراوە هەر یاسا ئەگەر دەربچێ پێچەوانەی مادەی 112 دەستور بێ کەواتە دەبێتە ئەوەی کە لەلایەن دادگای فیدرال ئەو دادگای فیدرالی کە بەجێرەی دەستوردا دەمەزرێ ڕەت دەکرێتەوە لێ دەبێت لایەنە سیاسیەکان با بڵێن لایەنەکانی دیکەیان پێکاتەکانی دیکەی عێراقیش فکر لەوە بکەنەوە ئەو یاسای کە دەردەچێت دەبێت بەجێرەی دەستور بێەوە دەستوریش مادەی 112 وازحە مافی هەرێمەکانی دیاری کردیە لە بابەتی نەوت و غاز بەڵێ بڕیار ئەمڕۆ پەرلەمانی عراق کۆبێتەوە و یەکێک لە پرسی کۆبنەوەکانی بڕاردانە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە هیچ ڕێکەوتنێک کراوە پێشوەختە بۆ ئەوەی دەنگی لەسەر بدرێ یاخود نە پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە پرۆژە یاسایەک بوو لەلایەن حکوومەتەوە ڕەوانکرایە لە بۆ پەرلەمانی عراق و لە حکوومەت دەنجی لەسەردرایە و معلومە ئەو وەزیرانی کە لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتیحادین زۆربیان نوێنەری کوتلە سیاسیەکان کە لەوێ دەنجیان لەسەردا لێ چاوەڕێ دەکرێت لە پەرلەمانیش ئەو کێشەی لە بۆ دروست نەبێ ئەو پرۆژە یاسای خوێندنەوەی یەکەمی لە بۆ کراوە هەروەها خوێندنەوەی دووەم و راپۆرتی لێژنەکان خوێندراوە لە ناو پەرلەمان لە کاتی گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاساکە ناڕزایەکی ئۆتۆمان نەدیت لەلایەن ئەندامانی پەرلەمان کە کێشیان هەبی لەگەڵ بە پارێزگابوونی هەڵەبجە زۆربەی لایەنە سیاسیەکان دووپاتی ئەویان کردەوە کە لەگەڵ ئەوەن کە هەڵەبجە بە پارێزگا بەڵێ هەندێک داواکاری هەبوو داوای ئەوان دەکرد هەندێک شوێنی دیکەی عراقیش هەندێک لە قەزایەکان کە ژمارەیان زیادی کردو ئەوانش بکرێن بە پارێزگا بەڵام معنای ئەوە نییە ئەوە ڕێگر بێ لەوەی کە پارێزگا هەڵەبجە نەکرێتە پارێزگا و دوای خوێندنەوەی دووەمیش جارێکی دیکە لێژنەی یاسایی و لێژنەی
ئەقالیم دانیشتنی و کۆبنەوەی خۆمان کرد بڕیاری ئەوەماندا کە ئەو پرۆژە یاسا بەرز بکرێتەوە لە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران لەوێن دەریش بۆ ئەوی داخل بکرێتنە جەدوەلی ئەعمال کە دەنجی لەسەر بکرێت بە خۆش حاڵیەوە سەرۆکاتی پەرلەمان لە جەدوەلی ئەعمالی ئەوڕۆ ئەو بابەتەی داناوە کەواتە ئەمە ئەوڕۆ چاوەڕێ دەکرێت لە یەک لە بەرگەکانی بەرنامەی کاری پەرلەمان ئەوەیە کە دەنگ لەسەر پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە بدرێ و ئەوڕۆ هەڵەبجە ببێتە پارێزگای 19 هەم بە جۆرەی یاسا لە عێراق و لە دوای 2023 کەم پارێزگا دەبێت کە لە عێراق زیاد دەکرێت نەویش پارێزگای هەڵەبجێ پێم وایە پارێزگابوونی هەڵەبجەش ئێمە وەکو کورد و هەموو لایەنەکانی دیکەی عێراقی هەموو خەڵکی دنیاش دەزانی کەمترین ئەرکێکە بتوانین جێبەجێ بکەین بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە بەرامبەر بەو تەزحیە گەورانی کە هەڵەبجە دایان خۆ هەموو خەڵک دەزانی و هەموو دنیا دەزانی هەڵەبجە لە ڕوبەڕووی کیمیاباران بۆ لە ساڵی 1970 و بە هەزاران شەهیدیدا لە کیمیابارانکردن کەواتە ئەوەی کە دەتوانین وەکو ئەندامانی پەرلەمانیا وەکو نوێنەرانی کوردیان وەکو هەموو ئەندامانی پەرلەمانی عێراقی کە بتوانین بەرامبەر بە یان با بڵێن بۆ هەڵەبجە بیکەین کەمترین شتە دەتوانین بکەین بۆ پێم وایە ئەو یاسای ئەوڕۆ تێدەپەڕێت ئینشاڵڵا دوای جەرسەکە مژدەی بە پارێزگابوونی یەکجاری بە خەڵکی هەڵەبجە و بە هەموو خەڵکی کوردستانیش دەدەین. بەڵێ بەڕێز ڕێبەرادی سەرۆکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق سپاس بۆ کاتێ بێمەتاندا.